السلام عليكم. باشا شكرا. شەید ئارام یەک لەو سەرکردە تێکۆشەرانەی کە ڕووی لە گەنج و لە نوێبوونەوە و لە داهێنانی نوێ بوو، ڕووی لە خەڵکی زەحمەتکێش و خەڵکی شۆڕەگێر و خەڵکی دڵسۆز بوو، پشتی لە ئاغا و لە دەوڵەمەند و خەڵکی بەرژەوەندی خواز بوو. بۆیە ڕەوتێکی جیای پێشخست و گۆڕانکاریەکی لە تێکۆشانی گەلی کووردا بەڕێوە برد. بۆیە بێویژدانی نییە ئەگەر بڵێم قۆناغی شەید ئارامی لێ دەرکەی لە باشووری کوردستاندا ئەوانەی تر ئەکتێ ناوی نەنێن شۆڕش، بەڵکو هەموو ئەو جوڵانەوە و بزاپانە لە قازانج و بەرژەوەندی دوو توێژی کۆمەلگا بوون کە هیچ گۆڕانکاریەکیان لە باشووری کوردستاندا دروست نەکرد، بەڵکو ئەو دۆخەی کە ئێستا هەیە ئەنجامی ئەوەیە. بۆیە کاگارام داهێنانێکی نوێی دروست کرد، هەر ئەوەش هۆکار بوو بۆ ئامانجی هەم هێزە داگیرکەرەکان هەم عەقڵیەتی پاشبەڕۆ و دەسەڵاتداری و بەرژەوەندی خوازی لە باشووری کوردستاندا. ئێمە وەک تەفگەری ئازادی شەید ئارام بە شەیدی خۆمان دەزانین، خۆمان بە میراتگری تێکۆشانەکەی شەید ئارام و تەواوی شەیدانی گەلی کورد دەبینین لە باشووری کوردستاندا. لەو چوارچێوەیەدایە تێکۆشانی شەید ئارام بەرز دەنرخێنین. ئەوەی کەوتم مانای شۆڕش نییە لە باشووری کوردستان، نابوو ئەو خەڵکانەی شەید بوون، نابوو ئەو خەڵکانەی کە تێکۆشانیان کردووە، بۆ ئەو توێژەی کە جڵەوی تێکۆشانی ئەوانی گرتە دەست. ئەگەر نا ئەگەر جڵەوی خەبات و تێکۆشان لە دەستی شەید ئارام بووە، ئێستا دۆخی هەرێمی کوردستان بە جۆرێکی تر دەبوو. شهید نامرن، شهید نامرن، شهید نامرن. ظروفەکەی زۆر ناسکە، زۆر زەخماتە، لەبەرەوەی کە ئەو هەموو حیزب کە سیاسەتیان کردووە بۆ لە بەرژەوەندی خەڵکەکە ئێستا ڕێک نین، هەموو لە یەک ترازاوەتەوە، هەموو خەنجەر لە پشتی یەکەوە درێن. بە ئەم کینەبەرایەتی نابی ببینێتەوە، هیچمان دەستی ناکەوێتەوە، نەک لە ئاستی کوردایەتی، لە ئاستی هەموو جیهانەدا. شەڕاستانی لەسەر خەتارەیە، گۆڕانکاری سروشتی لە بەردەمانەیە. ئەبێ یانی ئێستا بیزەبێتمان یانمان هەموو شەڕاستانی ئێمە. ئەگەر ئێمە یەک ناگرن، ئەمە یارمەتی یەک نابن، ئەگەر ئێمە بیرۆکەی خۆشەویستی لە بری بیرۆکێکی نەبەرایەتی بەکارەهێنین، یانی ئێمە مرۆڤین، ئەساسی مرۆڤەکە خۆشەویستی نەکی نەبەرایەتی. لەبەراوایانی بەنسبەت منەوە ئەم یەک بوونە لە ناو یەکەوە ئەمە ئەمانجی سەرکەوتنی نەک تەنیا گەلێ کورد، هەموو شەڕاستانیەکە.